بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەمەوە. ئازیزان ئێستا لە هەورامانم لە بناری چیاسەرکەشەکانی هەورامان، ئەو ناوچەیە کە ساڵانێکی دوور و درێژ خزمەتی بە پێشمەرگە و شۆڕش و دەسەڵاتدارانی ئێستای هەرێمی کوردستان کرد لە هەولێر. بەڵام ئێستا هەورامان و خەڵکە هەورامیەکەی بێبەشن لە خزمەت گوزاریە سەرەتاییەکانیش، کێشەیان هەیە بەدەست هەموو شتێکەوە. ناوچەیەکی گەشتیاری بەرفراوان و گەورەی هەرێمی کوردستانن، بە سەدان هەزار گەشتیاری نێوخۆیی و ناوچەیی ڕووی تێەکەن، بەڵام هیچ خزمەت گوزاریەکی پێویستی نییە، هیچ کەس ئاوڕی لێ ناداتەوە. ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان لەسەر شانی خەڵکی هەورامیە و ناوچەیە خزمەتەکران، ئێستا دەسەڵاتیان هەیە لە هەولێر، بەڵام وەک ئەوەی نەبایان دیبێ نەباران ئاوڕێک وەفایەک بەرامبەر بەم خەڵکە هەورامیەی ئێرە نییە. ئەوان دەستەیەکیان پێکێناوە بۆ داکۆشیکردن لە مافەکانیان. دوو سێ ڕۆژ لەمەوبەر لە ڕاگەندراوێکە چەند داواکاریەکیان خستە ڕوو. من بۆ قسەکردن لەسەر ئەو داواکاریە و کۆی داواکاریەکانی تریان هاتمە هەورامان. ئێستا لە خوورماڵم وەک بەشێک لە هەورامان دیدارێک لەگەڵ بەشێک لەو دەستەیە ئەنجامەدەم. سوپاسی ئامادەبوونی هەموو لایەکتانەکەم بەڕێزان بەخێر بێن. بەڕێز کاک بابا سنعان، با لە جەنابتەوە دەست پێکەین کە وەکو سۆرانی ئەڵێ بە کوڵەباڵێکەوە لێرە دانیشتووی. باشە ئەو داواکاریەی کە خراب و نەچوارچەوەی یاداشتێکەوە ڕاتان گەیان ڕوو بە دەسەڵاتدارانی ئێرە هەرێمی کوردستان هەولێر، چیتیا نووسرا بوو؟ داوای چیەکە نێوەکو هەورامیەکان؟ بەڵێ، سەرەتا بە ناوی خۆم و بە ناوی دەستەی بەڕێزەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەین، یاخوا بەخێبن سەر چاو. بێگومان ئێمە لە بەیان نامەکە بەیانمان کرد کە چەند خاڵێ لە حۆت خاڵ خۆی ئەبینێتەوە. وەک خۆشت لە پێشێکەکە ئیشارەت و پێەیە مافە سەرەتاییەکانن، ینی ئێمە داوایشتی قورس ناکەین. ئەویش ڕێگاوبانی هەورامانە هەل لە خوورماڵەواتە تەوێڵە. دووەم کێشەی ئاوە کە باخەکانمان ئەتوانم بڵێم ساڵی چەند ساڵێکە باخەکانی هەورامان تووشی نەخۆشیەک بوون، ینی زۆربەی ئەو کەسانێک کە لە بواری کشت و کاڵە شارەزان ئەگەڕێتەوە هەر بۆ بێ ئاوی. ئێمە تەنها مەبەستمان ئاوی خواردنەوە نییە، ناوچەکەی ئێمە کە ناوچەیەکی گەشتیار و سەوزە خەریکە ساڵ بە ساڵ وشەگە بێ. دیسان گوندەکانیشمان خەیبە لە بێئاویە وشک چۆڵەکرێن، ساڵ بە ساڵ چۆڵەکرێن. ئێستا هەورامان نیوەی گوندەکانی ئەتوانم بڵێم چۆڵن هەل لەبەر بێئاوی. ئێمە ئەم دەستەیە سەردانێکی مەیدانیشمان کرد بۆ زانیاری ورتر کە لە داواکاریەکانی خەڵکی گوندەکان زیاتر بە مەیدانیشتەکە ببینین، کەمەیەکیان کێشەی ئاوە کێشەیەکی زۆر سەختە بۆ چۆڵی و بۆ باخەکانی هەورامان. سیەمیش تقریبان کردی تەندروستی لە هەورامانی ئێمە ئەتوانم بڵێم جۆی لە جۆرەکان سفرە، لەبەر ئەوەی خەزەخانەیە کراوەتەوە لە بیارە چەند ساڵێکە بە خاڵی ماوەتەوە کە ئەوە ئەتوانم بڵێم ئەگەر نەخۆشێک تەواری هەبێ لەوانەیە تا ئاگاتە شارەکانی تر، لەوانەیە جۆر لە جۆرەکان زیاتر ببێ بەمایەی نەخۆشیەکەی زیاتر بێ. ئەمجا ئەمە چەند خاڵێک بوون، حەزەکەم خاڵەکان تریش بەجێ بەڵم بۆ ئەو پیاوان بۆ کاک کۆساڵان و ئەوان کە ئەوانیش وەک بڵێ زیاتر لەسەر کێشەکان بدوێن. لەگەڵ کاک کۆساڵان کاک کۆساڵان، هەورامەکان داوای چیەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر سپاس بۆیەوە کاک عەباس، سپاسی ئامادەبوونتانەکەین کە وەکو یەکەم کەناڵ بەهانای خەڵکەکەەوە هاتوون و ئەتانەوێت لە ڕێگەی بەرنامەکەتانەوە کێشە و معاناتەکان یا دەنگی خەڵک بەلایەنە پەیوەندیدار و بەرپرسەکانی حکوومەتی هەرێمە بگەێنن. لە پێشەکێکات و ئاماژەیەکی جوانە، ینی هەورامان تەنها لە ڕووی
لانکی شۆڕش و خزمەتی پێشمەرگەوە خزمەتی نەکردووە. ئەتوانین بڵین هەورامان گەورەترین سەرمایی مرۆیی پێشکەشی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە. بڕۆ سێری هەموو وەزارەتەکان، کابینەکانی حکوومەت، پەرلەمان، حیزبەکان، هەتاکو سەرۆکۆماریشمان لە خولی پێشوە هەورامی بوو. ئەم هەموو تاقە بەشەریە خراوەتە خزمەتی چیەوە؟ بەداخەوە کە شوێنەکە خۆی کاول بووە، خۆی شوێنەکە دواکەوتووە لە هەموو ڕوویەکەوە. وەکو کاک باباسەنعان باسی لە کۆمەڵی کێشە کرد، کێشەکانی هەورامان کێشەی سەرەتایین بەڵام کێشەی ڕیشەین. وەک ئێمە لە بەیاننامەکەش ئاماژەمان پێکرد، گەیشتونێتە ئەو دەرەنجامەی کە بە بەبەست ئاوەڕ لە هەورامان نادرێتەوە. ینی ئێستا شوێنێکی وەکو تەوێڵا یا بیارە لەوانەیە بە سەدان پزیشکمان هەبێ. ینی پێش هەموو شتێک عیبەیەکی گەورەیە، شەرمێکی گەورەیە بۆ پزیشکەکانی خۆمان ئینجا لایەنی ئیداری و بەڕێوەبەرانی تەندروستی کە ناتوانن پزیشکێکی پسپۆر لە ناوچەکە دابنێن یا پشکنینێکی نەخۆشی تیا بکرێ. ئێستا بابەتی جادە و ڕێگاوبانەکەشی هاتۆتە سەر، نەخۆشی وا هەیە هەتاوەکو بەو جادەیە ئێنە هەڵەبجە یا ئێنە سلێمانی دووچاری حاڵەتی ترسناک و مەترسیدارە بێتەوە. ئافرەت هەبووە لە ناو ئافرەتی حامیلە هەبووە لە ناو ئۆتۆمبیلە مناڵەکەی لەدایک بووە. ینی ئەمە مایەی شەرمەزاریەکی گەورەیە بۆ کاربەدەستان و جێگەی داخیشە کە بەرپرسانی ئیداری ناوچەکە کەمتەرخەمن. کەمتەرخەم بۆ مانایی کە هەر لە وەزیفەکەیانە، لە ئیشکردنیانە، لە گەیاندنی دەنگی خەڵکە بەشێکی هەرە زۆریان هەر وەکو سەیران و گەشت و ئەوانەیەن، ینی سەعات 10 و 11 سەعات 9 سەر ئیشەکانیان و زۆربەی هەرە زۆریشیان ماڵیان لە ناو خەڵکەکە و لە ناو شوێنەکانیە، هەمووی چنە سلێمانیەنەوە چنە سلێمانیەنەوە. ئێتر من نازانم ینی ئەوان بەزەوەیە باوەشیان کردووە بە کورسیەکە کۆساڵان ماوەیە نەک لە ماوەیە ماوەی چەند ساڵێکە با بڵێن ئەگەر بەنەتەواوی بێ هەڵەبجە گۆڕانکاریەکی ئیداری گەورەتیایدا ڕوویدا لە قەزایەکەوە بوو کرایە پارێزگا. باشە ئەم گۆڕانکاریە ئیداریە هیچ پشکێکی ئیجابی بەر هەورامان کەوت؟ هەورامان هەستی بە هیچ جوڵەیە کرد لە بواری خزمەت گوزاریە؟ بەداخەوە بۆش ئەڵێم ینی نەک بۆ هەورامان ئێمە جیایکەینەوە. هەورامان وەکو بەشێکی گرنگ و شادەمارێکی ئابووری و گەشتیاری پارێزگای هەڵەبجە ئەبێ سەیریکەین. وەک ئێمە لە بەیاننامەکەشە ئاماژەمان پێکردووە پشکی شێری بەرکەوتووە لە هەموو قوربانیەکانە، لە کیمیابارانە، لە شەڕی عراقێرانە، لە دروستبوونی هەنێک گروپی تیرۆریستی و مەشاکیلی لە شەڕی ناوخۆیە. خۆی هەڵەبجە کێشەی بە پارێزگابوونی هەیە. ینی ئێستا من پێم سەیرە لە زۆر شوێنە باسی ئەوە ئەکرێ یا خەڵکێک دڵخۆش بوو کە هەڵەبجە ئەکرێ بە پارێزگا، ینی بوو بە ناوێکی بە بێناوەڕۆک. هەر ئەوەیە دووسێ پۆستماندا تاشی بۆ هەنێ خەڵک کە بە ئێستاشەوە لە سلێمانیەوە هاتوچۆکەنوێنەوە بۆ هەڵەبجە چوونە سەر کورسیەکان و هەتاوەکو ئێسەر ڕێکارە ئیداریەکانیشی لە بەغدا تەواو نەکراون. بەداخەوە ینی ئەندام پەرلەمانەکانی ئەم ناوەش کەم تەرخەمن. ینی من وەکو خۆم کە پیشەم ڕۆژنامە نووسە و پێشتریش لە چەند کاتێکی ترا پەیوەندیمان هەبووە لەسەر کۆمەڵێک دۆسیە قسەمان کردووە، تەنانەت ئەندام پەرلەمانەکانی خۆمان نایەنەوە بەدەم خەڵکەکەەوە، نوێنەرەکانی خۆمان نایەنەوە بەدەم خەڵکەکەەوە. ینی ئێستا ئێمە چەند ڕۆژە هاوارەکەین، سکاڵاکەین، ینی لێرە ئاماژە بەوە بم تاکە کەسێکە هاتووەتە سەرخەت و من وەکو ئەندامێکی ئەم دەستە بەڕێزە جوابم لێوەرگرتووە کاکدانا وەزیری ڕێگاوبان و ئاوەدانکردنەوە کە قسەم لەگەڵا کردووە سەبارەت بەکردنی بەیاننامەکەتان. بەڵێ کاکدانا دوێنێ پەیوەندی پێوە کردم، ینی قسەمان کرد بە نامەی دەنگیش لامە ئەو ئەڵێ ئەمە دەرخستەمان بۆ ڕێگەکە کردووە، بڕیاریشمان لەسەر داوە، بەڵام کێشە ئەوەیە لە سنووری سلێمانی ئەم ڕێگەی گردی گۆ هەتاوەکو تەوێڵە، هەم ڕێگەیەکی گەشتیاری هەم ڕێگەیەکی بازرگانیە. ئەو ئەڵێ کێشەوەیە لە بانقەکانی سلێمانیا سیولەی نەقدی نییە، پارە نییە. ئەی ئێمە بە کاکدانا ئەڵین هەر بەڕێز وەزیری دارایی لە حزبەکەی بەڕێستانە زەحمەت نەبێ ئەو جوابمان باتەوە ئەم سیولە نەقدیە بۆ نییە. ئەو داهاتەی کە لە مەرزی تەوێڵەوە بە پێچەوانەشەوە و بارانەی ئەچنە ئێران داهاتەکەی بۆ کوێ ئەڕوا؟ چی لێیەت؟ بە یەک مانگ داهاتی مەرزی تەوێڵە هەتاوەکو عربەتی پێقیرەکەیتەوە. بەداخەوە ئەمە هەمووی وەکو وتمان بە پلانە لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی مێژوویە، دووسێ جۆر گەشتیاری تایە، گەشتیاری ئاینی تایە، ناوچەیەکی ئەسەریە، شوێنەواریە، ناوچەیەکی سەوزایی و دڵڕفێنە، بەمە بەس کۆمەڵێک بازرگان ینی
وا ئەکەن کە خەڵکەکە هەراسان بێت و بەجێی بێڵن دواتر مەرامی تریان هەیە وەگەوەی کە هەر لە ئێستا لە گوندی زەڵمەوە دەستی پێ کردووە لە تەوێڵە دەستی پێ کردووە لە بیارە دەستی پێ کردووە شوێنەکان تێگەیەن و بە ئامانجی گەشتیاری ئەیانەوێ خۆیان وای لێ بکەن کە عەرەب و خەڵکی ناوەڕاست و باشوور بێت لێرە داهاتەکەی بابەتێکی هەسیارە کە جەنابتان لە بەیاننامەکەی ئاماژەتان پێ کردووە هەر بە جددی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ مەرجێکی لە بەرامبەر ئەم با بڵێن ئاوەدانکاریەی کە لە ڕووی گەشتیاریەوە ئەکرێ بۆنمە دروستکردنی ئوتێلە دروستکردنی هەر شتێکی ترە یان بۆنمە سەرمایه‌دارێک دێ پرۆژەیەک ئەنجامەدا. من ئەمەوێ ئاماژە بە یەک شت بم خۆی گرفتی تەواوی کوردستان لەوانەیە بە دەرەجە یەک بەرپرسەکان نەبن ئەو سەرمایه‌دارە چاوچنۆکانن کە لە پشتی بەرپرسەکانەوەن. بۆچی ئێوە دیوەکەی تری ناخوێننەوە ئەم سەرمایه‌دارانە دێن لێرە سەرمایەکەیان بە گەڕەکەن سوودی بۆ هەورامان نییە بۆ هەورامیەکان نییە تەواو ڕاستە ئێمە وتومانە گەشتیاری کەرتێکی گرنگە و پیرۆزە و تێکەڵاوبوونی کللتوریشی لێ ئەکەوێتەوە و شتێکی باشە بۆ هەموو ناوچەیەک زۆر وڵاتیژەیە لەسەر گەشتیاریەژی بەڵام وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار خۆی لە بەرنمەیە هەبووە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە وەکو ئەو نووسراوانی وەزارەتی ڕۆشنبیری کردوویەتی کە لە دەستبردن بۆ پرۆژەکانی ئەو شوێنانی کە هەیە لە ناوچە جیاوازەکانی کوردستانە براندی بیناسازی و سروشت و کەلەپوری ناوچەکە بپارێزرێ ئێستا ئێمەش گلەیمان لێ نییە ینی ئەوە تا ئێمە دیوی ڕۆژهەڵاتمان هەیە هەورامانی دیوی ڕۆژهەڵات کە لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانایە بزانین بە چ شێوەیەکەوە میدیاکارن ساڵانە خەڵگەچێت لە جژنی پیشالیارە لە مناسەباتەکانی ترا وە شێوازی ئاوادانکردنەوەکەی ئێران کردوویەتی بەستاندار نایەڵم دەست ببەن بۆ سروشتەکەی بەو شێوەیە نەبێت کە تایبەتمەندی مەنتیقەکە بپارێزی هەر ئەمەش بوو هەورامان کەوتە لیستی شوێنەوارە کەلەپوریەکانی جیهان و سەرکردەکانی ئێمەش بەڵێ یونسکۆ پیرۆزباییانە کرد لێرەوە پیرۆزباییان بۆ ڕۆژهەڵات دەنارد بەڵام هەورامانێکی خۆمان لە بەردەستیانە کاول لە بێت و باچیان نییە زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ تۆش مامۆستا سالار تۆ لە بیارە دانیشی خەڵکی بیارە ناو جەرگەی هەورامانی باشوورە با بڵێ دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش و سەوزی هەیە تا چ ڕادێک هێندەی جوانیەکەی خزمەتەکرێ بۆ پێی کە سەدان هەزار گەشتیار ڕووی تێکن ئەوچەیەکە کە هەمومان نەزانین لە وەرزی بەهار و هاوینا زۆر پڕ گەشتیارە خزمەت گوزاریەکەی چۆنە؟ زۆر سپاسانەکەم بەداخەوە ئێمە هەرچی ئەڵێین ڕەنگە وەکو بڵێ چۆن ئەڵێ ڕووکەیتە ئاسمان و بەو شێوات بێتە خوارەوە بۆ خۆت بەداخەوە وەکو کاکۆسەڵ ئاماژەی پێکرد ئەو بەرپرسە سیاسیە حکومیانەی کە لە خەڵکی ناوچەکەن و لە دەرەوەی بوقعی جوغرافی شوێنەکە خزمەتەکەن بوونەتەوە هۆکاری ڕئیسی هەڵدە پێشەوە ئەوە لە خزمەتەنە عەرزکەم کە بیارە بەدەل لەوەی کە خودای گەورە خودای بوونەوەر کە سروشتێکی جوان پێبەخشیوە یعنی بەداخەوە دەسەڵاتدارەکان هاتوون زۆربەی کاتن ئاگام لێیە ئەماکەنە ڕێکلام بۆ خۆیان بۆ حکومڕانیان بۆ دەوڵەداریان کە ئەم سروشت ئەم ناوچەیە حکوومەتی هەرێم پشتی شێری بەرکەوتووە لە ئاوادانکردنەوەیە لە کاتێک هەموو لاگەزانین ئەوەی کە هەیە لە ساهشتای هەر سروشتی خۆی بۆ شێوازەیە ئەوەی کە هەیە کراوە هەر لە پاش 2023 و پاش نەمانی ئیسلامەکان لەم ناوچەیە ئەوەی کە هەیە و ئەبینرێ تەنها کردنی چەند محاجرەیەک بۆ لێوار جادەکان و بۆ یاخکردنی بەداخەوە ئەمەش وەکو بڵێم کارەبای چۆنە جادەی چۆنە تەندروستی چۆنە چوزانم پرۆژە گەشتیاریەکانی چۆنن خزمەتکردنی سەوزایی و ژینگەی چۆنە ئەومان پێ بڵێ لە ڕاستیە ئەوەی کە ئێستا کوبوونەوە ئەو خەمەیە ئەو هەمەیە کە ناوجەرگای هەورامانە دەرمەهێناوە یعنی تۆ بنکەیەک تەندروستیت هەیە ڕووبەرەکەی 150 مترە یعنی لەژێر قادرمەیە چەند ساڵەوە پێشتر لەژێر قادرمەیە نەخۆش کە هاتووە نەخۆش کەوتووە ئەیان بۆ هەڵواسیوە لەژێر قادرمەیە یعنی ژووری دکتۆرەکە سێ بەسوارە باشە ئەجیز هەمان هەیە ئەجیتەی فەحسمان هەیە بەڵام موادمان نییە یعنی شەرحە جۆر فەحسمان هەیە بەڵام ناو تاقیەکەیە مادەی خام نییە دەرمان نییە من تەجا خۆم ڕۆشتم بۆ عیلاجی دانم و تویان بەس تەماشایەکەین یعنی تەماشاعانی چی یعنی هیچ موادمان نییە چاوەڕێکین لە سەمانی موادمان بۆ بێت ئەوەش حاڵی موادی شارەکانە ئێوە ڕێگەیەکی هینیفتان هەیە بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوە لاوەکەکەیە
شۆشمێ بەدەل لەوەش وانە بەدەل لەوەش سادەیەکی بۆ سنوورەکە هەیە هەورامان هیچ سوودێکی لێ بینێ ئەم ڕێگەیە بەدەل لەوە سوودی نییە ئێستا ئەماڵین لە پاک و خاوێنی ژینگا بۆ نمونە تۆ ئەگەر لانی کەم نەتوانی پاک و خاوێنی ژینگە پارێزی لانی کەم پیسی مەکە بڵێ یعنی لەم مەرزەیە لانی کەم ئەگەر نەتوانن خزمەتی ناوچەکە بکەن ئەو مەرزەی کە هەیە بەپێی یاسا ئەوەی کە تا ئێستا هەیە پێویستە لە 150 داهاتی هەر مەرزێک بترێ بە سنووری جوڵافی ئەو پارێزگایە ئایا ناحەکانی تێوەڵە و بیارە و خورماڵ چین بەرەکەوێ ئەوە شتێکەیە سەرباری ئەوەی کە پشکیان وەکو بڵێ پشکیان نییە لەم داهاتە زەبەلاحە بەپێی وردبوونەکانی ئێمە 5 ڕۆژ 6 ڕۆژی داهاتی باش سنووری تێوەڵە شۆشمێ بەقەت یەک ڕۆژی باشماخە یعنی کەم نییە داهاتی ئەوێ ئەگەر چی ئەو داهاتەی کە هەیە پشکی بەر هەورامان نەکەوتووە ئاسان بۆتە سەر ئێشە بۆتە کاولکاری هەم بۆ سیارەی بچووک کە مڕعاتیان ناکەن هەم بۆ خەڵکەکەی یعنی بە جۆرەکە خەڵکی ئەو منتیقەیە ئەوانە کە بەتەواتی ماڵەکانیان سەر جادەکەیە یعنی مناڵەکانیان مافی یاریکردنیان نییە لە کوڵانە ناوێت بێنن دەرەوە لەبەر هاڕەی لۆری و لەبەر مڕعات نەکردنی شوێنەکە بەتابەتی ئەو ڕێگەبانەی کە ئێستا هەیە یعنی بەڕاستی شەرمە تۆ ڕێگایەکی گەشتیاری کە ساڵانە چەندین هەزار گەشتیار نەک لە خودی هەرێمەوە لە عێراق لە وڵاتە ئەقلیمیەکان وڵاتی جیهانی سەردانی بەهۆی هەم ناوچەی گەشتیاری هەم ناوچە ئاینەکانەوە کە وجودی هێبوونی هەیە بەدەل لەوەشکە ناوچەیەکی گەشتیاری وەکو ئەوە بوونی هەیە و ناوچەیەکی لەلایەن دینەوە پێگەیەکی بەهێزی هەیە لە بواری بەخشینی معریفەشەوە یعنی ئەو ناوچەیە شوێنەکە لە بواری ئەدەبیاتە لە بواری عیرفانە لەم بوارەیانە زمانێکە لە هیچ شوێنێکی دەروپرسی سنووری نەک هەر هەورامان عێراقا ئەم پێگە معریفە نەبوو لە هەورامانە هەبوو یعنی خەڵکی لە دەرەوەی عێراقیش هاتنە خودی شوێنەکان تێوەڵە بیارە باقە کۆن لەوێ هەم بە بواری ڕۆحی هەم بە بواری معرفی سوودیانە دینی زۆر سپاس هەڵا خانیەوەش بەخێر بێن پێم باشە ئێوە لە نێو هەموو ئامادەبوانە بە هەورامی قسە بکەن پەیامێک بە زمانی هەورامی بە شێوەزاری هەورامی بگەێنە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باش منیش پرسیارەکە هەورامی یەکەم ئی داواکاریە کەشمە گەڵاڵە تاکردێنی پێی لایەنە پەیوەندیدارەکە هەرێمی کوردستانی خەڵکو و هەورامانی چەنەش ئاگادارە و پێویستی سەرەکی خەڵکو و هەورامانی و ناوچەکەین یان هەرش داواکاری وێتانە و گەڵاڵە تاکردێنی من سەرەتا سپاس و کەناڵەکەی تاکەر و دەستاوەش پێی بەرنامەیە ئێمە هەر کەسی و کەڕوە کەرونە هۆرامانی ئەگەر شێوە دوێ شێوی هۆرامانە نەمەنەوە نەک ئانەکە یانەژی ناچە هەست بە کەموکوڕیەکە هۆرامانی کەرۆ و بعضی کەموکوڕی هۆرامانە نەهەنێ تاوە واچ و گرد و هەرێمیە نەهەنێ تەنها تایبەت نیێنی بە هۆرامانی جەبوو نانەیۆ ئینە چێوێ نییە کە تەنها ئێمە وێ داواما کردە بوو نەبیە کارەبای نەبیە و ئاوێ نەبی و جادەی ڕێکوپێکی کرد و پەروەردەی کرد و تەندروستی ئینیشاگر کۆمەڵ و کێشینی کە گرد و هەرێمیە نەهەنی هۆرامانی بە دەرنیا چاکێشاکەنیش بگرە هۆرامان فرەتەرش هەنیم و ئێمە وەڵی ئانەیە بەیان نامەکەی ماوانمێوە کە دوێ ڕووچێ وەڵتەروان ماوە سەر و پردەکی بیارەوە سەردانی وی مەدانی مابێجە تەوێڵی و هەتا یاوامی خۆرماڵ و لە دەگایەکە گردێنێ لوامی گرد و دەگایەکەمە تەماشە کردی بازی دەگەی لێ بێن ئێمە لوامی دەگێ چامنیم کە یەکیانش نەبێ یعنی هەر ئینە کە دەگەیەوە یەکیانش نەبوو نیشانە و ئانینەکە نەبیە و خزمەت گوزاریە دەگا ئیسە چۆڵەنێ ئێمە دەگێ چانێمە خزمەت گوزاری چۆڵشاکردن یان هەر پێسە بەڵێ حەزوارە شاری و ئێمە چند گرد و ئەنجمەنەکە قسەما کردێ چند خەڵکو دەگەیەکی قسەما کردێ و ئانێش تاپەنەواچ و جە کەناڵە کۆشمێ چۆ ئەلانش کرد و ئەگەر ئا خەڵکە مەیار و ڕاستەخۆ بێ وەراوەر و حکوومەت و حیزبەکەی قسەی کەرۆ ئاخڵکە چن ئێمە فرە شەفافانە قسەیشا کردێ فرە تووڕێنێ و فرەش ناڕازیێنێ بەڵام احتیمال ژەن هەریو بە مەبەستیەوە چەم سوورکەری وژ هەن هەر دەگێوە چەم سوورکەری و وێژ هەنش و گرد و خەڵکەکەی بە کۆی دەنگ ینی ئێمە بازی و داواکاری هەنی کە نوویستێنێ بە
یان بەیاننامەکە نەباسماکردێنێ فرەچانەی ورتر و فرەچانەی قوڵتر خەڵکەکە وێژ باسشکردن ئێمە دەگای چامنێ ماهەنە کەسێ و تریسا کەسە بە هەر جۆرێ بۆ وشکردن بە قوتووە و ئادەگێ ئاویش هەنە ئاوی مەوە بە خەڵکەکەی ڕێگری کەرۆچانەیە کە ئاوی دریۆوەنە پێدەگەیەکێ ماچەش و یا بەنامی یاگەکی و منەوە بۆ یامە بۆ دریۆوەنە یانی خەڵکیراەتێمەکەرو بەڵێ خەڵک مەعاناتیش فرەفرێنێ بەڵام من یەکچی ویجوات و گرچی و خەتا خەڵکی خەتا و حکوومەتی و خەتا و حیزبەکانیەنە منەوە پێی خەڵکی هەر ئا خەڵکە کە ئیسە دەنگ و من مژنەوە هەر ئاگرد و ئەنجومەنا کە ئیسە دەنگ و من مژنەوە کە مل وایمەیانش کە ئێمە چنیش ڕوبەڕوو بێمە قسەی ماکردێ کە ئانە ناڕازی بێ کە ئانە تن بێجێ ئێمە فرەفرە تنتەر کردشکارەوە ئێمە بەبێ ینی ئانە کە ببێ ئانێ ماتڵی بیمێ بەیاننامەکەی دەیمێ بەبێ ئانێ ماتڵی بیمێ کات دیاری کردم ئێمە کاتما دیاری کرده بێ پێماوە 15 ڕایجا سەر و ئاجادەیە گیرمێ بەڵام ئاری ئەنە داغ لە دڵێ بێنێ ئێمە 15 ڕۆکەما کرد بە هەفتەیەوە برادری وشە ئالاگادارێنێ ئانێ چی مەتاوا بە یاڕوەنە داواکاری کەرا ئانی مشیم ئیسەجە بەرنامەکەش منە پشتۆ ئێمە مدرێنێرە هەر بەجددی پرسیارە نەچی بەڵێ ئانی ئیسەفری چایرێ چێنە دەنگ و ئێمە مژنەوە چی نمەیە یعنی تەمارەنی حکوومەت بێ دەستگیر و سینەشۆ واچە قوربان تۆ چه خزمەتێ وتگەرەکە با من کەروت ئەگەر نەی ڕوبەڕوو حکوومەتی و حزبی منیەرە ئەگەت جورئەتت نەبوو دڵنیا بەچانەی پێ هەمیشێ ماڤوریابی دڵنیا بەچانەی جادەکە تاوی ماساوی شنەگیری وەخت و کەوارانوار و دڵنیا بەچانەی ئەگەر مڵکەکەی هۆرامانی پار ڕێژێوی فرەشا وشکی بیێ ئێساڵ فرەتەرش بلۆ سەر ئێمە ئاگادارین مێ ساڵانە زەڕێوی فرە بە نامی وشکە ساڵیوە مێ پێ ناحیەکە و پێ قەزاکا و پێ منتەقەکەی زەڕێوی فرە خەیاڵی بەڵام نەتاوان شاچا زەڕێیە تەنکیەوە پسانە نەتاوان شاچا زەڕەیە گوێوە بەراوە نەتاوان شاچا زەڕەیە بیرێوە هورکەنا مەبوو خەڵک ینی خەڵک نیشۆرە هەر گلەیە کەرۆ هەروەر وش هەرە گلەیە کەرۆ تۆ مشیۆم یەکدەنگ بی پێسۆ بازی منتەقەکاتەری کە دیما با نامیشانەڵێمێ گر یەکدەنگی بینی و بەرپرسەکەشا بەرپرسیارانە ئامێد لێ خەڵکەکەی پێسۆ منتەقە و پێنجوێنێ بەرپرسەکیشە سرمایەدارەکیشە بەرپرسیارانە ئامێد لێ خەڵکەکەی پشتیوانی خەڵکەکەیشا بینی بەڵام بەداخۆ ینی منتەقە هۆرامانیانە ئینە فرەکەم دیارە بەگرف مەزاندێ وەرودەم و هەرمانەکێتانە دەستەکەیتانە کە خەڵک پشتیوانیتان نەکەرە و خەڵک بەرپرسەکەش گۆشتاوەرە نەگێرایانی ئینە گرفتی جدی نییە؟ ئینە گرفتیوی جدیە بەڵام چنی ئانەچە ئێمە هەر کەسانی وی دڵسۆزێ ما هەنێ من بە کۆی گشتی قسەی کەرو بە کۆی گشتی قسەی کەرو هۆرامان فرە گۆرە نییە هۆرامان گولانن هەرجە خوڕماڵۆ تۆ ئیسە بە سیارە گنەژوەنە بەدەت چارەکە نیم سعات یاوی ئۆسر و هۆرامانی یاوی ئاوی سەر خاسە هۆرامان فرە دوور نییە و ئیسە هەرمان پێ نمونەی خوڕماڵ دەگایکە جەدەوروبەر و خوڕماڵینە خەڵکەکەش ڕۆژانەمێت لێ خوڕماڵی ملۆوە بەڵام ئایا چی پێڕوێوی پێ دوێ ڕوا پێ یێری ڕوا پێ هەفتەوی مەتاوە ئامادە بوو داوا مافی وشکەرو ئێمە پێسە شخص وێمە ڕەنگایی کەسانی کە چێنە نیشتی بیمێرە یەک دوێ مانیشتەرە هۆرامانی نیەنمێ من ئاجادە بەکارش نمارو کەمی ئاوێ مەکیش و کەمی کارەبای مەکیش و مڵکەکەم پات جۆرە کە هینەکۆ ئای وشک بێن وشک مەبۆنێ کەواتە مشیۆم خەڵک وێچش بێ داواکاری کەرو و ئەگەر مامەکان خەڵکەکەش بێدەنگ بی ئینە ئەرک و حکوومەتە حکوومەت مشیوم وش بەرپرس بۆ مەبوو تەمار و ئانەی بۆ کە پێسە بەرپرسی ما هەن ماچۆ من و نەقیزێ شامڵە و ئانە شاپەی ئانەی کەرۆنە تا چێوێ کە ماف و سەرەتایی وێشانە جێبەجێ شاکەرۆ حکوومەت فەرزا سەرش ئاڵ وێژ بێجا دەکەی وین و هەرانی کە جمعانە ملا سەیران کەرا هەرا بەرپرسی حکومی و ئیداریما کە جمعانە ملا سەیران کەرا ئەچات تاسانە و چات جادە باریکەنە ڕێبا مشیم ئانی وشە ئامێنیوە جواب داواکاری شاکردە پێ هۆرامانی بەداخەوە فرە بێدەنگێنێ مامنون کاک سەلمون ئێوەش بەخێر بێن بابی کەینەوە بە سۆرە و باش لێم تێبگەن جنابتان هەڵسوڕاوێکی سیاسین لە دەڤەرەکەیە پێمان بڵێ زۆر بەڕوونی حیزبە سیاسیەکان نیانە لێرە بە شێوەیەک لە شێوەکان سوودمەند نەبوو بێ لە هەورامان و لە هەورامیەکان و لە بناری شاخە سەربەرزەکانی هەورامان لە ساڵەکانی شەوە بگرە هەتا 2023 کە ئێستەیە ئەمڕۆی بۆچی نایەن خزمەتی خەڵکی هەورامان بکەن بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی بەڕێستانەکەم
وەسپاسی گەرمی ئامادەبووانی خۆشەویست دەکەم وەک دەستەی داکۆکیکە لە مافەکانی هەورامانی خۆشەویست. لە ڕاستیا من وەکو لایەنی سیاسی ئەوە ئەڵێم لەوە دەست پێ ئەەکەم هەورامان ئەوەندە کە شۆڕش و قوربانی و خەباتی کرد بەداخەوە نیو ئەوەندە خزمەت و ئاوری لێ نەدراوەتەوە. بەڕاستی ئێمە وەکو لایەنی سیاسی هەمومان قەرزاری ئەم سنوورە خۆشەویستین کە دەیان ڕۆڵەی بەخشیوە بەم نیشتیمانە ئاوارەی و دەربەدەریەکی زۆری بینیوە لە ڕاستیە. هەل لە شۆڕشەکانەوە جەنابەت ئاماژەت پێدا لە سەرەتای شۆڕشەکانەوە یەک لە دوای یەکەکان بڵێن تا ئێستا بەردەوام هەورامان هەر قوربانی داوە و لە سەنگەری بەرگریا بووە. بەڕاستی جێی خۆیەتی ینی لایەنە سیاسیەکان بەدایبەت ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن ئاوڕێکی جددی لەم ناوچەیە بدەنەوە و ئێمە ئێستا کە لێرەین ئەوەی ساوایەتی تێپەڕیون گەورە بوون ماشەڵڵا بەڵە ساڵە حکمی ئەم وڵاتەکەن داهاتێکی باشیان هەیە نەوتە فرۆشن هاوکاری نێودەوڵەتیان پێگا. وەڵا لە ڕاستیا قسەکەی جەنابتە تەواوە یانی حکوومەتێکی خۆماڵی کەسی ساڵ حکم بکایتر شەرمە بڵێ بەڕاستی ئەم حکوومەتە ساوایە و خزمەتگوزاری نییە لە ڕاستیا. ئەو بەڕێزانە قسەی باشیان کرد لەسەر ئەم ناوچەیە کە منکوبە ناوچەیەکە لە ڕووی گەشتیاریەوە وەک پێویست ئاوری لێ نەدراوترەوە. ئەکراکە ئەم ناوچەیە وەکو گەشت و گوزار سوودێکی باشی لێ ببینرێ بۆ ناوچەکە بۆ هەرێمی کوردستانیش لە ڕووی بازرگانیەوە ئاماژەیان پێدا کە لەگەڵ وڵاتێکە ئەمان بەسێتەوە کە وڵاتی ئێرانە بەڕاستی لە ڕووی کللتوری و فەرهەنگیەوە ناوچەیەکی تایبەتە زمانێکی سربەخۆی هەیە کللتورێکی سربەخۆی هەیە بەڕاستی پێویستە کە ئەوڕێکی جددی لەم سنوورە بدرێتەوە وەگە و بەڕێزانە ئاماژەشیان پێدا ئێمە ئەگەر بەراوردێکی بکەین لەگەڵ ئەو هەورامانی ئەو دوو کە ئێستا ئەکاتە پشتی ئێمە و سنووری ئێمە کە بەشی هەورامانی ڕۆژەڵاتە لە وڵاتی ئێران بەڕاستی لە ڕووی خزمەتەوە خزمەتێکی زۆری کراوە هەلانی کەم ئەو شوێنەوارە دێرینان و کللتوری مێژویانە کە هەن دەوڵەتی ئێران وڵاتی ئێران نەیهێشتووە تێک بچن ئەوەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە بەشێک لە هەورامان بەڵە بە تاکید بچێتە یۆنسکۆی نێو دەوڵەتی جیهانیەوە وەکو شوێنێکی زۆر باشی دنیا ئەژمار بکرێت بەڵام بەداخەوە ئەم بەشە کە سەیریەکەی وێرانەیەکە وەرە سەیری گوندەکانی هەورامان بکە لە ێڵان پێوە تا ئەچێتە بیارە ینی سێر بکە وەک پێویست ئاوڕێکی لێ نەدراوەتەوە بەڕاستی. ینی من وەکو لایەنەوە ئەڵێم لایەنەکان هەقە هەست بە شەرمەزاریەکی گەورە بکەن لە ئاست ئاور نەدانەوەیان لەم سنوورە بەڕاستی ئێمە هەمومان قەرزاری ئەم شوێنین. هەورامیەکان و خەڵکی هەورامان چی بکەن باشە بەڕای جەنابەت ئێستا خەریکە بەشێکی زۆر لە گوندەکانی هەورامان یا وەکو خانم وتی هەڵاڵەخان وتی یا خەڵکی تیا ناژی یان ماڵێک دوو ماڵی تایە ینی چی بکەن باشە بۆ خۆیان چۆن دەست پێ بکەن بۆ ئاوەدانکردنەوەی هەورامان. وەڵای ئاوەدانکردنەوە کاک عەباس تەناوخۆ بە قسە نابێ ینی ئەوە پشتیوانی دەوڵەتی ئەوێ پشتیوانی حکوومەتی هەرێمی ئەوێ هەندێک گوند هەر ئێستا خەریکە ئەوەکەیشی بشک بووە کەسێکە ئیش و کارێکی نییە تۆ ئەبێ بنیادێکی بۆ بکەی ینی ئەبێ دەست یارمەتی بۆ درێژکەی ینی هەوڵی لەگەڵ بدەی یارمەتی مادی و معنەوی بدەی بۆ ئەوەی گوندەکان ئاوەدان بکاتەوە لە ڕاستیە. تۆ پێت وایە بە قەزاکردنی خورماڵ خزمەت بە ناوچەی هەورامانەکە؟ وەڵا بە تەئکید بە قەزاکردنی خورماڵیش کە ئێمە بەشێکی سەرەکین لەم شارۆچکەی ئەم شارۆکەی بە زۆری کە دانیشتوانەکەی هەورامی زمانن لەگەڵ ئەو برایانەی ترکە بەشێکی شارە زوریش لێرن شارۆچکەی خورماڵش بەڕاستی وڵاتی خۆمانە و شارێکی خۆمانە بە تەئکید بوون بە قەزابوونی خورماڵ ئاوردانەوەیەکی جدی ئەبێ بۆ سنووری هەورامانیش. بەڵێ زۆر سپاس کاک سەلمان ئینشەڵا دەرفەتم هەبوو دێمەوە لای بەڕێستانژمە لای کاک سامان کاک سامان نامێق ئەسکەندەر سوڕاوێکی ناوچەکەیە چارەکە لە بوارە جۆرە و جۆرەکانە. کاک سامان ئێوەش بەخێر بێن زەمنێکە هەستەکەمە بینم ئێوە لە ڕێگەی خۆتانەوە لە گروپ و ڕێکخرا و چوزانم دەستە شتەکان بەشداریەکەی و داواکاریەکانی ئەم ناوچەیە گەێنی تۆ پێم بڵێ کەس گوێتان لێ ئەگرێ؟ سەرەتا دەستخۆشیتان لێەکەین بە خێر بێن بۆ خورماڵ بەڕاستی ئەمە بە تاکید گوێمان لێ ئەگیرێت بەڵام کێشەکە ئەوەیە ئەویش ئەڵێ لە دەسەڵاتی منان نییە ئەمە یعنی سیر لەوایە تا کوێ ڕۆشتون تا هەڵەبجە کە ناوەندی محافەزەیە با بڵێیت یا سلێمانی و هەولێر و چوزانم ئێمەی و پارتی و ئێمە وەکو وەحدەی ئیداری لە بەڕێوەبەری ناحیە و دەستمان پێ کردووە بۆ لای قایمقام و بۆ لای پارێزگار بڵێ
لەسەر چەندین کەیسی ئەم ناوچەیە ئێمە سەردانمان کردووە و هەوڵمان داوە دواتر لەگەڵ نووسنگەی پەرلەمان لە سلێمانی و لە هەولێر لەسەر کێشەی زمانی هەورامی لەسەر ئەو خاڵانەی ترکە هەیە وەکو بەهێزکردنی پێگەی ئیداری ناوچەکە بە نمونە بە قەزاکردنی خورماڵ تەنانەت لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمانیش قسەمان کردووە بەڵام ئایا بۆچی ئەگەر ئێمە پرسیارەکە وا لێ بکەین ئێمە چی بکەین چی بکرێت بۆ ئەوەی ئەم ناوچەیە سوودمەند بێت زۆر باش فەرموو ئەوە وەڵامی بەرەوە بۆمان بەڵێ یەکەمە بێ پێگەی ئیداری ناوچەکە بەهێز بکرێت چۆن بەهێزی بکەین پێگەی ئیداری بە قەزا بەڵێ پێگەی ئیداری چۆن بەهێزەکرێ کاتێککە هەڵەبجە پارێزگا بێ بە تاکید هەورامان بەهێزە بێ بەڵام بۆچی هەڵەبجە ناکرێتە پارێزگا ئەمە ئەو مەتەڵەیە کە تا ئێستا یعنی جواب نەدراوەتەوە لێرەوە خورماڵ و هەورامان خورماڵ وەکو ناحەیە کە زۆرینەی هەورامیە ئێستا و بیارە کە ناحەیەکە لە ناحیەکانی هەورامان ئەمانە ئەگەر هەڵەبجە پارێزگا بێ بە تاکید فراوانی ئیداری ناوچەکە یعنی زیادکردنێکی زۆر باش لە ناوچەکە لە ڕووی ئیداریەوە وەکو فەرمانگەکان ئەبێت ئەمەش کاریگەریە بێت لەسەر گەشتەسەنی ناوچەکە بۆ نمونە ئەگەر بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لە ناوچەکە بەهێز بکرێت هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی داراییەوە ئەو کاتە تۆ ئەتوانی گەشت ناوچە گەشتیاریەکانی هەورامان زەڵم ئاوێسەر ئەو شوێنە ئەسەریانەی ترکە هەیە ئەو مەزارانەی کە هەیە خەڵک لە دووری هەزاران کیلۆمەترەوە یەت سەردانیانەکە ئەمانە هەموو بەهێزە بن بەڵام ئەمانە پلانیان دەوێت پلانی ئەوێت ئەو پلانە کەی ئەکرێت و چۆن ئەکرێت فەرمەوە ئێمە جادەکەمانە لە گردیگەوە بۆ تەوێڵە کە ئەوە بەڕاستی داواکاری ئێمە نییە بۆ خۆیانە بێ ئەو شتانە ئەو هاتوچۆیەی کە لەو مەرزەوە ئەکرێت کە بەداخەوەتان ێستا بڕیاری شەدا بخرێت ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە بڕیارە ئەو مەرزەی کە هەیە مەرزێکی لاوەکیە دابخرێت ئێمە لەگەڵەوە بوون کە مەرزە لاوەکیەکانی تریش بکرێنەوە کە خەڵک و کاسبکارانی ئەم ناوچەیە گەنجانی ئەم ناوچەیە لەم سنوورا سوودمەند بن ناوچەیە کە لە ڕووی گەشت و گوزاریەوە توانی خەڵکێکی زۆری بۆ ینی هەلی کار بڕەخسێنی لە ڕووی مەرزی لاوەکیەوە ئەتوانی دەیان ئیش بۆ ئەم ناوچەیە بکەیت بەڵام بەداخەوە کە لەبەر ئەوەی کە بەرپرسەکانی ئێرەش زۆربیان وەکو ئەوانەی هەڵەبجە لە سلێمانیەوە بەیانی یێن و نیوەڕۆ ئەڕۆنەوە هەستەکەی تەنها یعنی شتێکە ڕواڵەتیە و ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەکرێ ئەم هەوڵەی ئێستا قسەی لێەکەین ئەم ڕاگەیەندرا و جوڵەیە کە ئێستا دەستی پێکراوە لە هەورامانە سوودێ بگێنێ ینی بۆ نمونە تەوژمێک بدا بە و شەپۆلە بەڵێ بەتاکید هەموو هەوڵێک بە پێی ئاستی هەوڵەکە کاردانەوە و کاریگەری هەیە بەڵام بە دوواداچوون و بەردەوامی زۆر گرنگە ئێمە باشتی خەیاڵی باس نەکەین کۆمەڵێک خاڵ هەیە ئێمە باسی شتی خەیاڵی ناکەین باسی داواکاریە سەرەتایەکانەکەین و لەوەش دەرچووە کە تۆ داواکاری بکەیت تر عیبەیە ئێمە بڵێن حکومەتی هەرێم وەرە تخوا داوای ئەوەت لێەکەین داوای کارەبات لێەکەین داوای لێەکەین ینی لەوانە ماوە شتەکە تۆ ئەڵەی بە حکومەت ئەم هاوڕێیانەی من باسی تەندروستیەکەن من خۆم لە تەندروستیام ئێمە دەیان جار هەوڵمان داوە ئەو نەخۆشخانەیە کە لە بیارە ئامادە کراوە و دیاری جەنابی مام جەلالە 130 کەس تەعین کراوە بۆی بۆچی تا ئێستا ئەم نەخۆشخانەیە ناکرێتەوە ئێمە لەگەڵ جەنابی مدیر عاما قسەمان کردووە مدیر عام لە ئێمە یعنی زیاتر هەوڵەدا بۆچی ناکرێتەوە خەتای کێیە بۆ ئەم کارمەندانە تەعین ناکرێن یعنی بەڕاستی نازانی بەکێ بڵێ لەبەرەوە ئەبێ ئێمە ئیشەکانی ئێمە ئەبێت تەرکیز لەسەر ئەوە بکە لە کیا چەقیوین ئەوە مهمە زۆر باشە لە کیا چەقیون بەڵێ لە کیا چەقیوین تۆ هەر داواکاری بکەی وەکو برادرە دوێنێ بابەتێکی زۆر جوانی نووسی بوو کە یود ئێمە بەس دوای دوومێ ئەوە یعنی زۆر شتێکی زۆر گرنگە بۆ هەورامیەکان ئەبێ ئەمە پەیامەکانی ئێمە بگاتە شوێنی خۆی بە شوێنی بڕۆین هەتا وەڵام وەرەگرینەوە بزانین ئایا بەڕاستی کێ بەرپرسیارە و کێ تاوانبارە زۆر سپاس ئەچینە لای مامۆستای بەڕێز مامۆستا کەمالەبین مامۆستا جەنابتان
بەخێر بێن سەرچاو دووبارە ببوورە لەوانەیە لە دوای بەڕێزانەوە قسەت کرد بێ بەڵام گرنگترین شت کە لای ئێوە ئەم بەڕێزانە ئاماژیان پێدا بێ و بە ئێمەی بڵیت و وەکو پەیامێک بیگەێنینە دەسەڵاتداران دەکرێت خەڵکێک لە هەورامان کە خزمەتێکی زۆری ئاینی و نیشتیمانی بە هەرێمەکەمان کردووە ئێستا چۆن پاداشت بکرێن بە خزمەتکردنیان بە ناوی خوای گەورە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان و بە خێراتنی جەنابتانەکەین خوای گەورە مۆفەق و تەوفیقتان بدا ئینشاء الله بەڕێزان معلومە بەڕێزان و برایان قسەی جوانیان کرد لەسەر داواکاریەکان و پێداویستیەکان و داخوازیەکانی هەورامان و هەورامیەکان پێش ئەوەی کە من تەرکیز لەسەر وەڵامی بەڕێز بدەمەوە قسەم ئەوەیە هەورامیەکان ئەمە بۆ خۆمان هەتا خۆمان نەبین بڕوا ناکەم کەسێکی تر بڵێ وەرەوە ڕۆڵتە ئێمە گرنگە ڕۆڵی خۆمان ببینین وەکوەوەی کە هەین بۆ ئەو کاتەی تر بڕۆین داوای ئەوە بکەین کە ئەمانەوێت ئێمە لێرا کە دانیشتوین بەڕاستی بەلایانی کەمەوە ئەبوایە ئەم بەرنامەیە هەر بەلایانی کەمەوە بوایە هەورامی بواە ئەتر بۆ نەکراوە و لەبەرەوەی خەڵک لێمان تێبگا و لەبەر ئەمە کۆمەڵێ لەوانەیەوە بەڕێراتی لاواز بن بۆ ئەوەی کە من ببم ئەبوایە بە زمانی خۆم قسم بکردایە و داکۆکیم لەسەر مافوداوەکانی خۆم بکردایە فعلا هەورامان سێ با بڵێن ڕەکیزەی گەورەی هەیە کە ئێستا ماوەتەوە ئەگەرنا 30 ساڵە کار لەسەر ئەوە ئەکرێ هەورامان بچوک بگرێتەوە لەوەی کە هەیە زیاتر کەمتر بکرێتەوە وەلەی ئەدرێت ئەم سێ ڕەکیزەیە نەبوایە هەورامان هەرزوو ئێستا نەمابوو ئەوەشی کە ئێستا ئێمە داوایەکەی نەبوایە نەمان کردایە یەکەمیانەوەیە کە حەزەکەم ئەم قسەیەم خەڵکی مەفهوم خالەفەی لێ وەرنەگرێ هەورامیەکان خۆیان ڕۆشنبیر و عاقڵن توانیویانە بەوەی کە هەیەە بەو ئیمکانیەتی کەمەی کە هەیەە لە شوێنەکەی خۆیان بمێنەوە احتیمام بەوەی بدەن کە باو باپیرانیان بۆیان بەجێشت و ئەمە یەکێکە لەو خاڵە دیارانەی هەورامان خاڵی دووەمی هەورامان ئەوەیە کە بەڕاستی ماوەتەوە لە سۆنگەی ئاینەکەیانەوەیە دینی ئیسلام وای کردووە کە ئەم خەڵکە لە شوێنەکەی خۆیان بمێنێتەوە بە گەورەی و بە عەزیزی بژێت چونکە هەورامی تێگەیشتووە لەوەی کەوا مانەوە لە خاکی خۆتە و گرنگی بە خاکی خۆت و احتیمامدان بە شوێنی خۆت بەشێکە لە دینەکەی ئێمە و هیچ جیاوازیەکی نییە ئەمەی کە هەورامیەکان دەستیان پێوە گرتووە و فعلەن ئەوەی کە ئێستا ماوە و بووەتە دووکەڵ و ئەچێ بە قۆرگی ئێمە ئەم مەجالەیە بەڕاستی ئەم مەجالەیە کە ئێمە ئێستا فعلەن زۆر تەسحیحمان لەسەرداوە زۆر تەسحیحمان لەسەرداوە لەبەرەوەی کە پابندین بە دینەکەی خۆمانەوە و هەورامی ئەگەر بێت و ئەم دینەی لێ بڕنیتەوە ئەم ئاکارە جوانانەی لێ بڕنیتەوە ئەم بەها بەرزانەی کە دین پێی بەخشیوین لێ بڕنیتەوە بەڕاستی ئەوەشی نامێنێت کە ئێستا ئێمە قسە لەسەر فەرهەنگی بکەین قسە لەسەر کللتوری بکەین قسە لەسەر شوێنەوارەکانی بکەین قسە لە شوێنێک ئەم خاڵی هێشتویەتیەوە بەم جۆرەی کە کابرا ئەچێتە ژێر دارتووەکەی خۆی ژێر دارگوێزەکەی خۆی و ماڵ و مناڵەکەی خۆی بەڕێەکە بەوەی کە هەیەی ئەمە خاڵێکی تر لەو خاڵانەی کە هەورامیەکانی هێشتوەتەوە لەم شوێنە بەڕاستی ئەو خاڵەیە کە جەنابەت ئاماژت پێکردن ئازایەتیانە چونکە بە ئازایەتی خۆیان توانیویانە خزمەت بەلایانی ئاینی خۆیان بکەن خزمەت بەلایانی نیشتیمانەکەی خۆشیان بکەن ئەم سێ خاڵەوەی کردووەم هەورامیانە بمێنەوە بەڵام من ئەڵێم عیبەیەکە بۆ حکومەتێک کە 30 ساڵ تەمەنیەتی 30 ساڵ تەمەن بە هەر کەسێک بڵێ تەمەنی گەیشت بێتە 30 ساڵ و پێی بڵێ مناڵی یا هێشتر پێ نەگەیشتووی لەوانەیە ئەگەر شتێکی لە بەردەسا بێت بتۆرێنێ ئەو بەلانی کەمەوە تۆ 30 ساڵ حکومت بی حکومەتداری بکەی ناوی خۆت ناوێتە حکومەت هێشتر ئاسەواری ساڵەکانی هەفتاونەوە بە هەورامان تۆ ماوە لە یەڵان پێوە بیگرە تا تێوێڵە گوندی وامان هەیە خاپورە لە ژێر سفرەوەیە بۆ نمونە گوڵپمان هەیە هێشتر ئاوادان نەبووەتەوە دەرەی مەڕمان هەیە هێشتر ئاوادان نەبووەتەوە هانەی دنمان هەیە هێشتر ئاوادان هەرچۆڵی چۆڵە گەچێنەمان هەیە هەرچۆڵی چۆڵە ئەم دیانە چیان لێ هاتووە بنجی دڕی مەسەلەن ئەم شوێنانەمان هەیە کە لەوانەیە ئەسام ناوانەش هەڵدەم لای کەسانێک نامۆ بن لە کاتێکە ئەم گوندانە لە وەختی خۆیان خزمەتی گەورەیان کردووە بە شۆڕشی کوردی بە ئیسلام بە موسڵمانان بە دینی خۆیان بە ئەخلاقی خۆیان بە نیشتیمانی خۆیان لێ کاتێک کە تەماشاکەی ئەم حکومەتە زۆر بێباکانە مامەڵە لەگەڵ ئەم قەومانە ئەکا مامەڵە لەگەڵ ئەم خزمانە ئەکا مامەڵە لەگەڵ ئەم منتیقەیە ئەکا کە کۆی گشتی لە هێڵمپەوە تا تەوێڵە لەوانەیە 4000 تا 5000 ماڵ بێ ئەبێ بۆ حکومەتێک 30 ساڵ 4000 5000 ماڵ چی بێت یعنی لە هەولێرە لە ماوەی ئەم وەختە کە بیناکان چوونەتە ئاسمانەوە لەوانەیە 20000 خانوو چوو بێتە ئاسمانەوە بۆ ئەمە ئەکرێ ئەی بۆ ئەم هەورامانە کە حەقی خۆیەتی مەسەلەن ناتوانانی گەشەیەکی پێ بدەیت کاکە من ناڵێم 4000 خانووەکەی بۆ بکەرەوە بەڵام بتوانە ئاوەدانیەک سیمایەکی ئاوەدانی بە هەورامان دروست بکە لە کاتێکە هەورامان بۆ خۆی بووەتە سمبلێکی منتیقەکە
ئەمە ئەگەر حکومت بێت احتیمام بەم شوێنە بدا ئەبێتە ڕەکیزەیەکی بەهێز بۆ حکومەتەکە ئەگەرنا ئەم 30 ساڵی کە بەم ئیهمالیە مامەڵەی لەگەڵ هەورامانە کردووە بەڕاستی خاڵێکی ڕەشە بە دەموچاوی 30 ساڵی حکومەتی هەرێمەوە هیچی کەمتر نیە لە شەڕی براکوشانەکانی تر دوای 30 ساڵ کۆبووتەوە و داکۆتی لە داواکاریەکانەکە دواکەوتون فعلا تۆ داواەکەی لە هەموو کاتێکە ناڵێن هەوڵ نەدراوە هەوڵ بووە مەسەرەن خەم بووە هەوڵی جهود شخصی هەبووە هەوڵی دەستە جەمعی هەبووە بەڵام بەگوێت ناکەن و گوێت ناگرن ئەم هەوڵەتان با بڵێن سەد هەمین هەوڵە باشە هەروەکو نەوەتونەوەکەی ترەیان جیاوازی هەیە بڕوا بکە هێشتا لەوانەیە بەدواوە هات بێتەوە یعنی بەگوێت ناکەن من یەکشت ئەرزەکەم کە برایان ئاماژەیان پێ نەکرد حەزەکەم تەرکیزی بخەمە سەر لەم هەورامانە لە تێوەڵەوە بیگرە هەتا مەسەلەن ئەم منتیقەی خۆمان و تا یاڵان پێ و خواردتریش بەلانی کەمەوە 30 مزگەوتی تێدایە ئەم 30 مزگەوتە بەلانی کەمەوە ئێمە نەڵێن سەدان بەڵام دەیان خەریجی شەریعەمان هەیە بڵێ ئەی خەیرە تۆ ناتوانانی مزگەوتەکانیان پێ ئاوادان بکەیتەوە حکومەتی هەرێم ئێسەش لایەزال خەڵکی لە دەرەوەی هەورامانەوە دێتە هەورامان و وتاری جمعە و بەڵێ بەڵێ یعنی ئێسەر لە لایەزال ئەوە دەیهێنن تا ئێسەش نەیانتوانیوە بەسیترین خزمەتی مزگەوتەکانیش بکەن خزمەتی شوێنە ئاینیەکان بکەن لە کاتێکە هەورامان بەدەر لەو سێ خاڵی کە ئاماژەم کرد بە مەڵبەندی زانست و زانیاری ئاماژەی پێکرێ و فعلەن جێ دەستیشی دیارە و هەموو کوردستانیشی ئاوادان کردوێتەوە لەم مەجالە تەماشاکەی ئەوەی کە ئێسەر ڕۆڵی هەبێ لە شارەکانی تر و لە منتیقەکانی ترا ڕۆڵەیەکی ئەم هەورامانەیە لەبەر ئەوە بەڕاستی حکومت ئەگەر گرنگی بەم شوێنە بدا بۆ خۆی باشە و ئێمە کە داوا ئەەکەین دڵسۆزانە داوای لێ ئەەکەین ئێمە کە داوایەکەین وەکوڵێت جەرگمانێشێ ئازارەکە لەبەر ئەوەی کە ئەم منتیقە بەم هەموو دەوڵەمەندی و بەم هەموو سەروەت و سامان و بەم هەموو کولتور و مەسەلەن پێشکەوتن و ڕۆشنبیریەی کە هەیەی ناتوانێت لە شوێنەکەی خۆیان پەرەی پێ بدا بەڵام تاکە ئەچێتە دەرەوە تەماشاکەی لە دەرەوە لە شوێنەکەی خۆیان بێتە سمبولێکی منتیقەکە سەیبەڕێت دەرفەتە بۆ گەڕێنەوە لات دەستخۆش کا کۆساڵان جەنابەت پێمان بڵێ ناترسێنم هەوڵەشتان وەکو هەوڵەکانی تر لەبارچێ سەرەتا کاک عەباسیەمە ئەمە وەکو ئەرکێکی ئاینی ئەخلاقی نیشتیمانی هەوڵی خۆمانین و پەیامی خۆمانەگەێنین من قسەیەکیش ئیزافەکەم بۆ قسەکانی مامۆستای بەڕێزەگەر بە سنگێکی فراوانەوە لێم وەرگێت بەداخەوە سەردەمانێک مزگەوت و تەکیە و خانەقاکانی هەورامان پێشنگایەتیان کردووە ئێستا ئەو ڕۆڵەیان نەماوە ئێستا ئەبوایە ینی غیرەت و ئیسلام دوشتی دانەبراون پێم وا بێ مامۆستا شارەزاترە لە ڕووی ئاینیەوە ئیسلام غیرەتەیە بە ئینسان بەڵام کوا ئەو خەڵکانەی کە نوێژەکەن و شوێنێکی وەکو تەوێڵە 5 مزگەوتی تایە بۆی داکۆکی لە مافەکانیان بکەن بەڵێ ینی هەر لە ڕووی ئاینیەوە ینی بیر لە خۆی بکاتەوە بۆچی نوێژەکات چۆن ینی ئەو ژوێن نوێژەکە هەر بە شتێکی تەقلیدی و کللتوری وەرەگرێت یا وەکو ئاکار و ئەخلاق و پەیامێک پەروەردەیە کە ئیشی لەسەر بکات ئێستا ئێمە ئەڵێن ڕووی دەمان سەرەتا لە خەڵکی خۆمانە ئەرکی ئاینی ئەخلاقی نیشتیمانی و لەسەر شانە ئەگەر تۆ خۆت نەبی بۆ خۆت کەس فریاد ناکەوێت وەکو برادران ئاماژەیان بۆیە ئەگەر ئێمە نەتوانین فشارێک دروستکەین ئەو مەرزەی بڵین تەوێڵە کە هەیە حەزەکەم لێرا ڕێک ڕوونکردنەوەش بم ئێمە ئەو حەوت ڕۆژە کە دامان ناوە بەشێکی زۆری بۆ ئەو خاوەنبارانەیە یا ئەو ئەمباردارانەیە کە خەڵکی خۆمانن ئەمانەوێت زەرەر نەکەن لەو هەفتە حساباتی خۆیان بکەن کە لە هەفتەی داهاتووە ڕێگەکە داخرێت یا ڕێگەکە ئەگیرێت زەرەرمەند نەبن ئێمە ئێستاش هەر هەوڵەکەتان تەنها پەیامێک نییە بیگەێنن بەڵکوشتی ترتان هەیە دوای حەوت ڕۆژ بەڵێ ئێمە هەنگاوی ترمان ئەوەیە کە بۆ نمونە ئێستا داهاتی گومرگی سلێمانیش بەندە خۆم مۆزەفی گومرگم لەوانەیە ڕێ بە خۆم نەیەم کۆمەڵێک ژمارە و داتا ئەوانە باسکەم بەڵام ئاگام لە دۆخی جوموجوڵی بازرگانیە کە ئێستا هەمووی کەوتوتەوە لای ئێمە ینی تەنانە دەگەر ئەو مەرزەی تەوێڵە دابخرێ نەک هاتنی بار نەک مەرزی تەوێڵە شۆشمێ ئەو بارانەی تریشی کە لێرەوە ئەگەڕێنەوە بۆ ئێران هەمووی پەکیەکەوێت ینی داهاتی گومرگی سلێمانیش دابەزێ داهاتی گومرگەکەی تەوێڵەش وشکە بێت ئێمە ئەڵێن یەک مانگ لە داهاتی گومرگەکەی تەوێڵە ڕێگەکە هەتاوەکو عربەت زۆر باش ئەوە ئەکات ئێوە دوای ئەمە گوێتان لێ نەگیرێگەر نەهاتنە سەرخەت بۆتان ئێمە ئەم ڕۆژ ئاشکرامان کرد ئاماژەمان پێیاوە هەموو هەوڵێکی خۆمانە این کە عرقلەیەکی وایە ئەو ڕێگە بازرگانیانە پەک بخەین هەتاوەکو لایەنی پەیوەندیدار
هەست بە مەترسیەکەی بکات بزانێت کە زیانی پێ ئەگات و بێتە سەرخەت هەرچەند بەداخەوە ێستا بۆی ململانی سیاسیەوە لە بینی هەولێر و سلێمانیە لەوانەیە زۆرێک لەم ئاڵۆزی و پشەویانە پێیان خۆش بێت یا پێیان خۆش بێت دروست بێت من بەس ئێستا ڕووی دەمم لە سەرۆکی حکوومەتە بەرپرسیارەتی مێژووی قۆناغەکە لە ئەستۆی جەنابیایەتی حکوومەت لەسەر ئەو ماڵە لێرەشەوە ڕووی دەممان لە شخصی یەکەمی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە حاکمی ئەم منتیقەیە بەڕێستانن ئەگەر دزی هەیە کێیە دزیەکە ئەکا ئەگەر ئەم داهاتە بە هەدەر ئەڕوا کێی کات ئەگەر کەم و کورتی لە کارمەندەکانتانە کە لە بەرپرسە ئیداریەکانتانە بۆ محاسبەیان ناکەن لەبەر ئەوە ئێمە مافی خۆمانە بە مافی خۆشمانی ئەزانین بە ئەرکێکی ئاینی ئەخلاقی نیشتیمانی ئەزانین داکۆکی لە مافەکانمان بکەین ئەمە پەیوەندی بە هیچ حیزبێکەوە نییە ئێمە سوپاس بۆخوا هەموو جۆرێکمان لەگەڵایە لە دەستەکە لەم سەری عیلمانی تا و سەری ئیسلامی لەم سەری نەتەوەیی تا ئەو سەری چوزانم سۆشیالیز ئەمانە هەمووی لەگەڵ ئێمان بەڵام ئێمە خەمەکەمان خەمی ناوچەیەکە کە ڕەگ و ڕیشەی ئەم میلەتەی تایە ئەڵێن ئەگەر هەورامان بپارێزن ڕەگ و ڕیشەی میلەتی کوردە پارێزن ئەوەیشی کە دیفاع لە هەورامی بکات دیفاع لە ڕەگ و ڕیشەی میلەتەکە ئەکات زۆر سپاس سەنعان تۆ چیت هەیە لە کۆتاییە بیڵێ ئەوە هەندێکتان دەرفەتی کۆتاییتان پێدەم وەڵام من لە کۆتاییە لێرەوە داوا لە هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەت هەورامی زمانەکان وەک وتراوە لە هەموو کەناڵە ڕاگادنەکانە لە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانە کەسی ڕقم یەکمان هەیە زۆر بەداخەوە بە نەیانتوانیوە پاداشتێکی ئەوە بنەوە کە هەموو هەورامان قەڵای سەرچاوەی هەموو لایەنە سیاسیەکان بووە لە شۆڕشەکانە ینی بەپێی ئەوە ئێمە بۆمان دەرەکەوێت کە دەستێک هەیە بۆ چۆڵکردنی هەورامان وەنا بڕۆ هەموو کوردستان بگەڕێ بەداتا هیچ منتیقەیەک بەقەت هەورامانی ئێمە چۆڵ نییە گوندەکانی چۆڵ نین یان وەک بڵێ خزمەتگوزاری نییە ینی ئەوەیە ینی سەرچاوەی هەموو شارەکان گوندەکانە هیوادارن یان زانیاریتان هەیە کە خەڵکی هەورامەن پشتیوانیتانەکەن ئێمە قۆڵماڵی هەڵماڵیوە ئەگەر ئەم جموجوڵاش وەک بڵێ سەر نەگرێ ئێمە هەر وەک بڵێ بەردەوامە بین تەنیا ئەمانەش بین ئەو جادەیە دائاخین جا ئەمە با سێرەشش بۆ ئەوانیش و بۆ خەڵکەکە و بۆ ئێمەش دروست نەبێ تکا ئەەکەین بێنە سەر خەت بۆ ئەوەی ئەم گرفتانە کە گرفتێکی سەرەتاین ینی قرس نین بەداتا پێم وایە حسابمان کردووە لەگەڵ ئازیزانە هەموو ئەم مشکلانە ئێمە باسی یەکەین بە 1 ملیار دینار چارەسەرە بێ داهاتی هەڵەبجە ساڵانە ئەمساڵ خەبەرمان هەیە بودجەی 2023 30 ملیار دینارە یعنی ئەگەر لەما یەک مانگی 1 ملیاری بۆ ئێرە تەرخان بکرێ هەموو کێشەکان چارەسەر دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا سالار جەنابەت چیت هەیە بە کورتی پێمان بڵێ دوێنێ لە سلێمانی بووم ئەو پردەی باقی بەختیاری کەیکەنەوە بودجەکەی بخوێندەوە سا بوو 12 ملیار دیناری تێچێ وەکە ماژیان پێکرد هەموو هەورامان بەوکوڵی دار و بەرد و جادە و بڕکەی تەندروستی و ناوەندەکانی خوێندن و نی ئەوەنتە ناچێ بەڕاستیان پرسیارە ئەبێ خەڵکیوام لە خۆی بکە یعنی بەم ئاستا پەراوەستخستنی هەورامان خەڵکەکەی شوناسەکەی بەتایبەتی بەڕاستی گوندی زەڵم یعنی برادرێک لە پۆستێکی کوردی بوو لە سایتێکی عەرەبیە پسوەری شوێنەوەرناسی بوو باسی ئەوەیە کرد باسی میراتی سەرمایە میرات یا سەرمایی نەتەوەیەکە ئەڵێ گوندێکی جوان لە بناری شاخێکی جوان شوێنێکی وەکو هەورامان کەسەر بە هەڵەبجە و سلێمانی دوای هەرێمی کوردستان عێراقا تەنها ئەوەی کە ماوەتەوە ئەوەی ماوەت لە سوورەیە ئەگەر ئەویش لەناو بچێ ئیتر وەکو بڵێ بە زمانە عەشایرەکە یەک فاتیحەتا داخە بۆ زمان و کولتور و شوناس یعنی ئێوە پێیان وایە بردنی ئەو جادەوەینە هەواری زەڵم خزمەتکردن نییە بە زەڵم ئەزانین چی ئێمە جادەیەکەمان هەیە جادەکەمان هەیە 6 مەترپانە جادەیەکی متەکاملە هیچ عیبەیەکی تیان نییە یعنی ئەزانین شخصەکەچێکە عەباسگیان یعنی ئێمە پێمان وایە ئەم کارە کراوە یعنی وەکو بڵێ دەستە یعنی ئەوەی کە لە پشتەوەیەتی وەکو ئەماژیان بکەی بەڕێزان چەندێ بازرگانی چاوچنۆکی وەکو بڵێ کار بۆ خۆیان و بەداخەوە لەگەڵ هەندێ بەرپرسەکە حزبەکانی ناوچەکە پشتیان هەیە یا بەشدارن ئەگەنا ئەوە نەبێ تۆ سەرمایەکی وەکو زەڵم کە سەداها ساڵە ئەو شوێنە هەیە بە کورتەکەی ئەواڵێم
ئێستا گوندی زەڵم بچم بکوێ یعنی خاک شناس ئەوەی کە هەیە یعنی ئەو گوندەی کە هەیە هەوێ شناسە کەنەما تچیان هەیە بەتوای چی زۆر سپاس هەڵاڵەخان بە هەورامی دماین وتە چێ شاپەی دەسەڵاتدارە هەرێمی کوردستانی وەڵام من دما قسەوێم ئانن کە ئانی کە بەرپرسی نێجە ناوچەکەنە چه حزبی چه حکومی وەراوەر و ئێمە و خەڵکی نەمدرا شان بەشان مامدرا چون ئێمە پێسە و شخصی کێشەماچن کەسی نییە و ئێمە داواکاری شخصیچمانە داواکاری وی گشتیە فرە بەرپرسەکانمان نازنا و هۆرامی شاهورگیرتن با بتاوە شانازی کەرا بە هۆرامی بێ وێشاوە چا نەکردن پێیەگەی نا بەداخەوە نا هیچ شان نەکردن چون هۆرامان ساڵنەوە کافر ئاوەڵانتەرە بێ تا ئیسێ ودما ئانێچە پێسما موساین ئاینی چێگە حزور شاهن پێی فرە و بعضی جارێ بعضی مۆزوعی ڕۆمڵە ئێمە جدنیا مەجازیە نەوینمێ فرۆ جاری فتوامڵە فرۆ جاری داوا کەرا جەبن بەرەکا وێشاوە کە خەڵکە وێستش بوو تکان باپە ئی بابەتی چێ جەڕا وێشاوە جەڕا من بەر وێشاوە جەڕا گۆشگیرەکە وێشاوە داواجە خەڵکی کەرا کە ئای داوا و ماف و وێشاکەرا بە جەریئانە نەتەرسانە و خەڵکی بێ پشتیوانی کەرۆ کە هیوادارەنە یەک نمونەی فرە سادە بارووە یەک نمونەی فرە سادە بارووە جە سەرەتا و ئێمە ساعت دو ساعت چێوەڵ تای سینامی چێنە ماتڵێنمێ تا ئی بەرنامە پێشکەش کردیەوە عەرەبانووی ناچانە گیلا خەورەشۆ خاصە تەماشەکەرە هیچ تای چارەکی وجه گیلاخەکەش نەورەتەنش ئەگەر ئی وڵاتە بۆ بە منتەقیوی گەشتیاری ئاگیرمەوە و دەسو گیلاخەکەیشۆ دوکاندارێکی گیرمەوەرە دەسو چێوە کاشاوە ئەگە ئینە گریو پێینە پێ نمونە یۆ چە بابەتاچەکەمە داواماکردن بابەتی وی گەشتیاریە کە هیوادارەنە جارتر نەنیشمێرە بازێک کە مڕێکا هۆرامانی کەرمی دەسوشمەوەش بوو سەلمان جەنابتان دوایین وتەمان پێ بڵێن دوایان وتەی ئێمە مامۆساگیان معاناتی خەڵکی هەورامان بەڕاستی زۆرە لەوە زۆرترە لە بەرنمەیەک و دوو بەرنامە ئەو پەیامە بگات بەڕاستی زنجیرەیەک بەرنامەی ئەوەیە پەیامی ئێمە ئەوەیە داواکارین لە حیزب و حکوومەت لایەنە سیاسیەکان بەڕاستی ئاوڕێکی جددی لەم ناوچەیە بدەنەوە بەتایبەت ئیدارەی ناوچەکە کە ئێستا یەکێتی نیشتمانی لێیە ئاوڕێکی جددی لەم ناوچەیە بدەنەوە و ئومێدم وایە ئینشەڵا ئەم دەنگە ببیسن ڕێکارەکانی بە قەزابوونی خوورماڵ و ئاوردانەوە لە سنووری هەورامانی خۆشەویست و سەربەڵند بەڕاستی خێراتر بکەن سوپاسدانەکەم زۆر سپاس کاک سامان دوایین وتت بەڕێزان بە کورتی سێ چوار خاڵیان کە زۆر زەرورە لە ئێستایا بکرێت بە خێرایی ئەوی شەوەیە کردنەوەی ئەو نەخۆشخانەیە زۆر زەرورە بەڕاستی بۆ ناوچەی هەورامان و بۆ سنوورەکە بە تەواوتی و تاعینکردنی ئەو کارمەندانە بۆ ئەوێ خزمەت بە هەموو ناوچەکەکەن لە ڕووی ئیداریەوە ئەو هەوڵی کە ئێستاە بۆ بە قەزاکردنی خوورماڵ بچێتە بواری جێبەجێکردنەوە لەلایەن پارێزگارەوە ئەگەر لە پارێزگارە چەقیوە بابزانین ئەگەر دەسەڵاتی ئەو نیە ئەچینە سەرتر خاڵی سێمیش ئەم جادەیە کە لە پردەکەی زەڵم بۆ تەوێڵە بەڕاستی ئەتوانن بیکەن بۆ خۆشیانە بێ بۆ ئێمە نابێ وە خاڵی زۆر گرنگ ئەو بەرپرسە ئیداریانەی کە لەم ناوچەیان ئەوانەیان کە ئیشەکەن وە چاکن وە خزمەتیان کردووە ئێمە سوپاسیانەکەن دەستخۆشیان لەکەین بەڵام ئەوانەیە کە ناتوانن ئیشکەن بەڕاستی بیان گۆڕن زۆر سپاس مامۆستای بەڕێز دوایین وتە بۆ بەرنامەکە و سپاس بۆ بەڕێستان بە کورتی عرسانەکەم تەمەنا ئەکەین یعنی ئومێدمان وایە حکومت بەدەم ئەم داوانەیەمان بێت ئەم چەند خاڵی کە داوا کراوە شتی زۆر گەورە نین شتی زۆر زۆر سەرەتایین لەبەرەوە ئومێد دەکەم هەر جۆرێک بێ وەڵامێکی هەبێت بۆ ئەم داوایانە بۆ ئەوەی ئێمە ناچار نەکات کە ڕێگەی تر بگرینە بەر یعنی یەکێک لە شتە زۆر ناشرینەکان ئەوەیە تۆ ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ لەسەر جادە بوەستیت و ئەو مەرزەدا بخەیت ئەم مەرزەدا ئەخرێت لە هەندێک ڕۆوە زەرەر بۆ مەنتیقەکەشی هەیە لە هەندێک ڕۆکشەوە بەڕاستی ئەبێتە عیبەیەکی زۆر زەق و دیار بە دەموچاوی دەسەڵاتدارانەوە لەبەرەوە تکا ئەەکەین هەستن بە بەرپرسیارەتی خۆیان منتیقەی هەورامان زۆر لەوە زیاتر هەڵەگرێت کە تۆ بەم خاڵانە وەڵامی ئەم خەڵکەی بدەیتەوە چونکە قابلی زیاتری هەیە حەق نییە ئەم خەڵکە زیاتر لەوە زیاتر معانات و ناڕەحەتی بچەشێ خەڵکەکەی ماندووە وەفاتانە بێ بە ماندووبوونی خەڵکی هەورامان و داواکانی ئەم مامۆستای بەڕێز سوپاسی دووبارەی ئامادەبوونی جەنابتانەکەم هیوادارم لە هەوڵەکەتانە سەرکەوتوو بن و هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێم گوێتان لێ بگرن و وەفایەک بەرامبەر بە هەورە بنوێنن
سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ فورماڵ، سپاس بۆ ئاسایش و سیهات و چۆکە هاوکاریان کردین بەرنامەکەمان لێرە پێشکەش کرد. تاڵقەی داهاتوو پێتانەگەینەوە شاد و کامەران بن خوازانە.